ئێڤرانی تەمەن 12 ساڵان منداڵێکی کوردی بەهرەمەندە و بەجوڵە ناوازەکانی سەرنجی بەرپرسانی یانەی فرایبۆرگی ئەڵمانی بۆ خۆی ڕاکێشا و دەیەوێت لە ئەڵمانیا درێژە بە هەوڵدان بۆ خەونەکەی بدات. ئێڤران ئەو منداڵە کوردەی لە تەمەنێکی بچووکەوە بەهۆی جموزۆڵە لە ڕادەبەدەرەکانی ماڵەوەیان هەراسان دەکات، بۆیە دایک و باوکی بۆ هێورکردنەوەی منداڵەکەیان و چارەسەرێکی ڕیشەیی پەنا بۆ پزیشکەکان دەبن بێ ئاگالەوەی ئێڤران نەخۆش نییە و هێزێکی سەرسوڕهێنەری تۆپی پێ لە ناخی ئێڤراندا حەشار دراوە. پزیشکەکان ڕێنمونی دایک و باوکی دەکەن ئێڤران بە جیهانی تۆپی پێ ببەخشن کە بەمەش بە بەردێک دوو چۆلەکە دەکوژن، هەم چیتر لەدەست ئەم منداڵە وەڕەز نابن و هەمیش ئێڤران داهاتوێکی پرشنگدار چاوەڕوانی دەکات. ئەمن باوکی ئێڤرانم، ئێڤران تەمەنی 12 ساڵە، پێشتر ویدیۆکانی لە ئینستاگرام بڵاومان دەکرد، دوایی کاک محەممەد سەیری ویدیۆکانی ئێڤرانی کردبوو، ئیتر قسەمان لەگەڵ کاک محەممەد کرد، گوتی من حەز دەکەم تەمرینی بە ئێڤران بدەم. تقریبا نزیکەی 5 مانگە کاک محەممەد تەمرینی داد، لە ئەو کاتەیەکی کاک محەممەدیش تەمرینی پێداد، ئەلحەمدولیلا ینی تەمرینەکانی زۆر بەجوانی پێشتڕوە. دوای ئەوەیکی فرایبۆرگ ئەڵمان داوای کرد، ئێمە لەبەر مەکتەبی ئێڤران چون دڕۆشتە بۆ مەکتەب نەمانتوانی بڕۆنە لەوێ، ئەنجا گوتی ئەگەر بتوانن گەمە بۆی دانێن، چەند گەمەیەکی بۆی دانێن ڤیدیۆ لێ بگرن بۆمان بنێرن، ئێمەژی دەستی کاک محەممەد خۆش بێت، ینی چەند گەمەیەکی بۆ ئێڤرانی دانا، دوای ڤیدیۆکانمان هەناردە بۆ لێ، ئەوانژی ئۆکییاندا کی گوتی ئێمە دەتوانین بێننە بۆ ئێرە، چون دیار بوو ینی لاحبێکی باش تەکنیکیە. ئینشاڵڵا دوای ئەوەیکی مەکتەبی ئێڤران تاوە بێت، ئیمتحاناتی تاوە بێت، ئینشاڵڵا دەمانوێت ببەن ئینشاڵڵا بۆ ئەڵمانیا، چونکی بەڕاستی ینی ئەگەر ببینیژێ ئێڤران ینی توانایەکی باش هەیە. ئێڤران ئەو منداڵە تەمەن 12 ساڵەی بە جوڵەکانی سەرنجی هەمووانی بەلای خۆی داڕاکێشاوە و وەک خۆی دەیڵێت دەیەوێت هاوشێوەی CR7 بجەنگێت لە پێناو دەستکەوتی تاکە کەسی و گشتیش، بۆ ئەمەش هەلێکی زێڕین لە دەرگای بەختی داوە و دەیەوێت لە فرایبۆرگ و لەسەر لاکێشە سەوزەکانی ئەڵمانیا تواناکانی بسەلمێنێت. ئەم ناوم ئێڤرانە، تەمەنم 12 ساڵە، لە تەمەنی 7 ساڵەیەوە دەستم بە تۆپانێ کرد، هەستم دەکرد توانایەکم هەیە، 5 ساڵە توانێ خۆم لە تۆپانێ بەتاڵ کردیە، خەرجم کردیە، دەستخۆشی لە کاک محەممەد دەکەم، باشترین شێواز تەمرینی دایە بە من، بە باشترین شێواز ئەمنی دنێری ئەڵمانیای 5-6 گەمەماندانا فرایبۆرگ تمشای ڤیدیۆکانی منی دەکرد، دەیانگۆ بابێتە ئەڵمانیا با تێستیان بکەین. ئەو حەز دەکەم بمە لاعبێکی باش وچ ڕۆناڵدۆ پێچ باڵندۆر بینم، پێنجستان فزیکی بەمەوە، حەز دەکەم بە باشترین شێوەیە کە بەمە وچی ڕۆناڵدۆی. لە هەرێمی کوردستان منداڵانێکی زۆر حەز و خولیایان بۆ وەرزش بەگشتی و تۆپی پێ بە تایبەت هەیە، بەڵام بوونەتە قوربانی بەڕێوەبردنێکی خراپی سێکتەری وەرزش. لەم نێوەندەشدا ئێڤران دەیەوێت ئەو گرێک کوێرەیە بکاتەوە و ئەزمموی گەیشتن بە ئاواتەکانی بۆ هاوزمانیانی بخاتە ڕوو. ئێڤران منداڵێکی تەمەن 12 ساڵانە و لە تەمەنێکی بچووکەوە توانا و هێزێکی زۆری هەبووە، ئەو توانا و هێزەشی لە تۆپی پێدا خەرج کردووە. لە ئێستاشدا نیازی ئەوەی هەیە لە ئەوروپا درێژە بە یاریکردن بدا و لە داهاتوودا ببێتە یەکێک لە باشترین یاریزانەکانی جیهان. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر. هیوادارم ئێڤران لەسەر ستەیجی نازنای خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا و لەسەر ستەیجی برنەوەی تۆپی ئاڵتونی و چەندەها ئێڤرانی تر دروست بن و بنەمای شانازی بۆ کورد.